ئێمە پێمان وایە لە 2019 و 2020 ئەوە تەبعاً جگە لە ساڵانی پەتای کۆڕۆنا بێ بەرەو پێشونێکی زۆر لە ئیشوکارەکانی ئێمە بووە لە هەردوو جانیبی هەم خۆپارێزی کە ئێستا ئیش لە استراتیژی جیاتی گەندەڵی دەکەین کە بە سوپاسەوە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی نوێی 2021 ئیقراری کرد و ساڵی داهاتوو یەکەم راپۆرت بڵاو دەکەینەوە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەش باسم کرد لە عێراق هێشتا ئێستا چەندین استراتیژی ئیقرار کراوە بەڵام هیچ ئەوەی من زانیاریم هەبێت تا ئێستا هیچ راپۆرتێکی بە فعلی لەسەر ڕێژەی التیزام و کارکردن لەسەر ئەو استراتیژیە بڵاو نەکراوەتەوە کە بە تەکید ئەوە پاڵپشتی و هاوکاری مؤسساتی ڕسمی هەرێمی کوردستان لە کابینەی خاڵێکی گرنگە بۆ ئێمە ئەوی تریان داتای فەرمانگەی یاساییە فەرمانگەی یاسایی ئەمە لە هەوڵی یاسای چاکسازی جێبەجێکراوە 4 راپۆرتی ورد و هەمەلایەنەمان لەسەر شێوازە میکانیزمەکان و چۆنەتی جێبەجێکردنی یاسای چاکسازی بڵاو کردوتەوە دامانتە دەستەی لیژنەی باڵای چاکسازی داماتە سکرتایەتی لیژنەی باڵای چاکسازی کە خۆی لە بەڕێزانە فەرمانگەی هەمانگەش بەداداچوون دەبێت بە سوپاسەوە زۆر کاریگەر و جێگەی خۆی گرتووە و ئێستا ئەوان وەکو سکرتایەتی لیژنەی باڵای چاکسازی تا ئێستا بە دوادوچوون بە ئەو کەسان دەکەن.